ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ مامۆستا بەڕێزەکان بۆ سوپاس بۆ ڕێکخراوی خەیاڵ. ئەزیزان، بابەتێک کە بە منیش وتراوە، یان ئێمە سڕی مێنە نییە، پێشتریش بە من وتراوە دکتۆر تۆ جەنگ بە خەڵک بناسێنە، قورسە تۆ دانیشی جەنگ بە خەڵک بناسێنی. شتێ ئەوەنە جوانیان نەداوە پێم تا ترش و خوێیەکی پێوە بکەم و بۆتان بناسێنە، بەس هەوڵە دەم جەنگی دەرونیتان پێ بناسێنم. بۆ معلوماتی جەنابتان، جەنگی دەرونی یان هەندێک پێی دەڵێن جەنگی سیاسی، هەندێک پێی دەڵێن ئەو جەنگەی کە لەگەڵ دڵ و عەقڵایە، لەگەڵ لاشەیان نییە، لەگەڵ جەستەیان نییە. جەنگی دەرونی بەو جەنگە دەوترێت کە لەگەڵ هەست و نەستی مرۆڤەکانە ئیش دەکات. جەنگی دەرونی ئەو جەنگەیە کە زۆر عەزێتی پەنجەت نادات، زۆر عەزێتی قاچت نادات، زۆر عەزێتی لاشت نادات، بەس بە مانای کەلیمە ئازار دەخاتە تەوقی سەرت تا نوچی پێت. جەنگی دەرونی ئەو جەنگەیە کە بەبێەوەی بە خۆت بزانی زۆر جار لە چاوە دەچێتە ناو لاشەتەوە، لە گوێچکەتەوە، جاری وایە بە خۆشت نەزانیوە، لە ڕێی مۆبایلەکەوە، لە ڕێی ئەنتەرنێتەکەوە، لە ڕێی سۆشیال میدیاکەوە هاتوتە ناو ژیانتەوە. بەس بۆ شارەزایی جەنابتان بۆی ئەو گەنجە جوانانە زۆرینەی گەنجن ئامادە بوونە بۆی بزانن کە جەنگی دەرونی چییە و چۆن لە عالەمە ئیشی لەسەرەکرێ. بڕۆنەوە لەگەڵ حاجی گوگڵە، من پێڵم حاجی گوگڵە سێرچی بۆ بکە لە ئەنتەرنێتە، بەس بنووسە سایکۆلۆجیکال وۆر، ینی شەڕی دەرونی، بە نزیکەی 289 ملیۆن بابەت هێنێ. لەبەرۆ لە عالەمە ئیشی لەسەرەکە، ئەوە کوردەوە کەمتر ئیشی لەسەرەکەین و کەمتر بە خۆمان زانیوە. بەداخەوە ئەوە ئێمەین زۆر جار حسابمان بۆ ئەم جەنگە نەکردووە، حسابمان بۆ فیشە کردووە، حسابمان بۆ دەمانچە کردووە، حسابمان بۆ جاجار دەبابەیەکی کۆنە دەبابەیەکی شەق و شڕی بەرازیلی کردووە، ئەویش بەرگەی قازیفەیەک ناگرێ، بەڵام حسابمان بۆ جەنگێکی دەرونی نەکردووە کە لە عالەمە لەگەڵمانایکەن. بۆ معلوماتی جەنابتان، جەنگی دەرونی ئەگەر بیێنیتەوە باسی بکەی بە زمانی عەرەبی بە نزیکەی 4 ملیۆن و ئەوەنە بابەتی لەسەرە. بۆی ئەم قسانە بەم پێشەکی دەمێ پێتان بناسێنم کە لە جیهانە زۆر ئیشی لەسەر دەکرێت، زۆر کاری لەسەر دەکرێت، بەڵام بەداخەوە بە هەموو زمانەکانی کوردی، بە هەموو نەوعەکان هێناومە بە نزیکەی 6,000 بابەتی لەسەرە بە زمانی کوردی، بەس هەر هێشتا زۆر باش و چاک و مەزبوطە. جەنگی دەرونی با بە ئێوەی بناسێنم، شتێک نەبوو بە ناوی جەنگی دەرونی هەتا 1941. لە ساڵی 1941 دوایەوەی شەڕی ئەڵمانیا بوو لەگەڵ پۆڵەندا، کە شەڕێک بێت دەیانویست ئەڵمانیەکان دەیانویست پۆڵەندا بڕوخێنن، بیریان لەوە کردەوە چۆن بتوانن ورەی ئەم شەڕکەرانە لە ناوبەرن، چۆن ئەم وڵاتە وێران بکەن، چۆن ئەوەی پێش ئەوەی فیشەکێ بتەقێ هاتەکەی ئەوانی کە بە تەمەنن لەگەڵ ئێمە ئازانن لە نەوەتویە کاتچیان لێکردین. ئەویت هات یان هیچ نەبوو، هەر هەویت هات. هەنێک خەڵک بۆ نمونە لە گۆخڵان بوو، هەندێک خەڵکە بوو لە پێنجێن بوو. ئەمە جەنگێکی دەرونی بوو لەگەڵ ئێمە کرا، بەڵام بەداخەوە ئێمە ڕەنگە کەمتر بەکارمان هێنابێ بۆ هەموو دوژمنەکانمان، بۆ هەموو ئەو کەسانی کە لە بەرامبەرمانە. بۆیە لە ساڵی 1941ەوە ئیش لەسەرەوە کراکە جەنگی دەرونی چۆن بتوانین بە قۆت و بەهێزی بکەین و بەکاریان هێنا. بۆ معلوماتی جەنابتان، جەنگی دەرونی کارلێک لەسەر چی دەکات؟ وەڵامێک بۆم خوشکە بەڕێزە دکتۆر، ئەگەر جەنگی دەرونیمان پێ بناسێنی دوای هاوڕێکانم هەر یەکەی کاریگەری شتەکانی باس دەکات، بەڵام بۆ زانیاری بەڕێستان جەنگی دەرونی کار لەسەر ژیان دەکات، کار لەسەر باوەڕ دەکات. ئێوە نییە بۆ معلوماتی جەنابتان هەنێکەیە کەوتۆتە گومانەوە، وەڵا کەوتومەتە گومانەوە ئەمانە بۆیان لێکردووە بەم جۆرە ئەیهێنن و ئەیبەن. مامۆستا خۆی ڕەنگە بزانێت و کۆڵێ زۆر جار گومانت لەسەر خوا بۆ دروستە بێت، گومانت لەسەر پێغەمبەر بۆ دروستە بێت، گومانت لەسەر قورئان بۆ دروستە بێت، گومانت لەسەر ژیان، گومانت لەسەر دین، گومان لەسەر ژیان، گومانت لەسەر قەبر، گومان. جەنگی دەرونی لەسەر باوەڕە، لەگەڵ جەنگی دەرونی لەگەڵ هەست و سۆزەکانەیە. جەنگی دەرونی بۆ کۆڵێت کار لەسەر پاڵنەرەکانەکات. ئەوە نییە جەنگی دەرونی بۆ معلوماتی جەنابتان. زۆرێ لە گەنجە جوانەکانمان تەلەفۆن بۆ من و تۆ کاڵە دکتۆر پۆڕن قوڕی کرد بەسەرمە، لە شوێنێکا لە بنی دنیاە فلیمێکی تۆمار کردووە، ڕەنگە بۆ خۆی هەزارها دۆلاری تێچوو بێت، بەڵام بە زۆر بە فری بە کلیچێک دێتە بەردەستی تۆ، لە کوێرە لادەیەکا، لە کوێرە ڕێگایەکا، لە شوێنێکا، بەس بە حاڵ تۆزە وایفێ شڕێکی پێبگات، پۆڕنی پێدەگات و دەتوانێت بە کەیف خۆی بە نیو سەعات بە سەعاتێک سەیری بکات. غێر ئەمە بەشێکە لە جەنگی دەرونی کە بەداخەوە. جەنگی دەرونی لەگەڵ ژیریە شەڕ دەکات. جەنگی دەرونی زۆر بەداخەوەم قسەیە دەکەم کاریگەری لەسەر بڕیاردان دروست دەکات. خۆتان ئاگاتان لێیە حکومە جاری وایە بەتەمایە بڕیارێک بدات کەچی داماوە بە جەنگی دەرونی بڕیارەکە هەڵەوەشێنێتەوە.
ئاگاتان لێ ئێمە جاری وایە مامۆستایەکین لە زانکۆ بە جەنگی دەرونی ڕەنگە بڕیارێک بگۆڕین شتێ بگۆڕین امتحانێت واخین پێشخین تەرتیباتکەن ئاگاتان لێیە جاری وایە جەنگی دەرونی لە کۆبوونەوەی پەرلەمانێکە لە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیرانە لە ئێتیلافێکە لە بەغا لە شوێنەکانی تر مهم بۆی بیزانن گەورەتر لەوە بیبینن کە جەنگی دەرونی کاریگەری لەسەر بڕیارەکان دەکات ئەتەوێ بڵێ چی دکتۆر مێ بڵێن بە زمانی حاڵ دەی ئێمەش با عاقڵ و لێزان بین بەکاری بێنین بۆ خۆمان بۆ معلوماتی جەنابتان جەنگی دەرونیتان پێ بناسێنم و دوایی دێمە سەر هاوڕێ ئەزیزەکانم جەنگی دەرونی حکومەت پێی هەڵدەسێت جەنگی دەرونی دامەزراوە پێی هەڵدەسێت جەنگی دەرونی جاری وایە ڕێکخراو پێی هەڵدەسێت و کاریگەری دروستەکات جەنگی دەرونی جاری وایە کۆمەڵە کەسێک جاری دەرونی جاری وایە تاکە کەسێکە جەنگێکی دەرونی لەگەڵ کەسێکی زۆر زۆرا دەکات من بزڵە ڕەنگە زۆر 100% نەچمێتە بنچ و بنەوانە بەس هەر بۆ خۆی دروستکردنی خولەپیزەیەک لە شوێنێکا جەنگی دەرونیە بەڵام بەعکسەکەیشی ڕاستە دروستکردنی مامە ڕیشەیەک لە شوێنێکا جەنگی دەرونیەکە بەس خۆزگای ئەمە سەدانی وامانە بواە وەختی خۆی لە زەمەنی خۆیان کە حکومەت ئەنفالی کردین بۆیە جەنگی دەرونی جاری وایە تاکێ دروستێکە کۆمەڵێک دروستێکە ڕێکخراوێک دروستێکە بەڵام بە دیوە خراپەکەی و بە دیوە باشەکەیان زۆر بەداخەوە ئێمە زۆر جار بە دیوە سربیەکەیان بەسەرمانە شکاوەتەوە ئێوەی گەنج ئەگەر دشمنەکەتان پێ بناسێنم جەنگی دەرونی چیاڵم بۆ قوربان ئەزیزم جەنگی دەرونی زان بۆ چییە جەنگی دەرونی بۆ شکاندنە بۆ چۆکدادانە بۆ ڕوخاندنە بۆ بێهێزکردنە بۆی کە بکرێتە زبڵدانی مێژووە شەرت نییە واش بێت لێتان ناشانمەم جەنگە دەرونی ڕەنگە لەگەڵ مامەسایەکی ئاینیە بەکار بێت ڕەنگە لەگەڵ کەسێکە لەگەڵ شوێنێکە لەگەڵ کەسێکی باشە لەگەڵ کەسێکی چاکە بۆ توڕۆکردنی بە معنای کەریمە جارێکی تریش خۆی ڕووی نێتەوە قسەیەک بکا گفتارێ بکا شتێ بکە بەڵام دەبێت عاقڵ و لێزان بن زۆر بە جوانی و بە مەزبوطی کۆمەڵی خاڵ بۆ جەنابتان دەیناسێنم و اینجا کە من بابەتەکەم بەرەو تەوابوون دەچێت ئەزیزانی خۆم جەنگی دەرونی چییە ئێوە دەزانن ئێمە بەداخەوە بە شادەدار و بە بێشەهادەمانەوە بە خوێنەوار و نەخوێنەوارمانەوە بە دەوڵەمەند و بە فەقیرمانەوە لە جەنگی دەرونیاین تەلەبێک پێشەوەی بێنە ژووتی کاکتو بەس بۆ 12 قساکە کورەوتم بۆچی دوان وڵا بۆ خەسوو غەزورشم قساکە جەنگی دەرونی لە خەسوو غەزورم لە هەمووی زیاتر بۆ کۆڵە باجەکەی داوەتەوە اینجا بۆ کەس و کار و بۆ هەموو شتەکان جەنگی دەرونی بۆ نمونە چەند ساڵە پێمان دەڵێن کورد بە هیچ نابێت گەورەترین جەنگی دەرونیە دروستکردنی شەڕی ناوخۆ و دوویدارەی جەنگێکی دەرونیە لەگەڵ من و تۆیە قسەیەک بڵێم حکومەت لێمان عاجز نەبێ خۆیان دوێنێ لە تەلەڤیزۆن دەڵێن 2000 داواکراو هەیە هێشتا نەگیراوە جەنگی دەرونیە من گەرمیانیم چەمچەماڵی بام قسێ بە ناوی ئەوە بکەم بە ناوی خۆمە بیکەم گەرمیانین تۆگە داواکراو هەبێ نەگیرێت داواکراو هەبێ وەکو بەرزەکی بانان دەرچێت دوای پێنجی تری نازداری لە من کوشتووە دوێنێ و پێر و تازە بە تازە لە وەختی خۆشی فایری تریە بۆی کەواتە من ئەوە جەنگی دەرونیە لەگەڵ منە ئەو مانایە من یەک سیقەم بە خۆم نییە بە پارەم نییە بە ژیانم نییە بە گوزەرانم نییە بە هەر شتێک نییە بۆ ئێمە جەنگی دەرونیە ئێوەی گەنجی جوان تەمەنا دەکەین ئەم هەموو مایکە ماشەڵایچێک بگات بە دەسەڵاتداران هەر بۆ خۆی کە دوای زانکۆ تەعینات نییە گەورەترین جەنگی دەرونیە لەگەڵ تۆیە باوکە من جاران بۆ معلومات تا من دەمێکە مامەسای زانکۆم جاران زۆر دەنگم دلێر بوو قسەمە کرد بەس ئێستا کە تۆ ئەبینی تەعینات نییە ئەبینی مستەقبەلی نییە ئەبینی نەتیجەیەکی نییە ئەبینی بەلانی کەم و یەکەم تا سێمەکە وەرناگرێت یەکەم تا دێمەکە شوێنی ناکاتەوە یەکەم تا دێم کاک ئەهوازی لێ بێنە من ئینشەڵام 200 کەسی قانون وەرمەگرە بەس یەکەم تا دێمەکە وەرگرە یەکەم تا سێمەکە وەرگرە بە جوانی مەزبوطی با هیچ دەبێ منافەسەیەک هەبێ هەتا تەواوی کە هەستێک هات بۆ ئێمە گەورەترین جەنگی دەرونیە و بە معنای کەلیمە بەڕاستی بە هەموویانەوە لەسەرمان دەیکەن تەمەنا دەکەین ئیشی لەسەر بکەن بۆ معلوماتی جەنابتان گەورەترین جەنگی دەرونی لەگەڵ قوتابی ئێمە ئەوەی ئەڵست 98 بێنی لە توب وەرناگیری سوبحان الله لەو جەنگە دەرونیە من خۆم لە واقعەکە من دکتۆرم پرۆفسۆر یاریدەدەریشم بۆ معلوماتی جەنابتان و خەفەت بۆ واخۆم تۆرە 99 بێنین جا لە توب وەرگیری 98 بێنی توبی عام وەرنەگرێ ئێمە ناوێت تۆ یعنی ئەگەر هەر هەمووشی و لەبیر بێ دووسێ پێناسە نەزانی مانایە تۆ لە توب وەرناگیری ئەمە گەورەترین جەنگی دەرونیە دەبێ حەل کرێت یعنی وەزارەتی پەروەردە بمان بینێ کاکە دەرەجە لە 1 تا 12 حسابیکە بۆ دەرەجە لە پۆلی 12 بێ با 1 دەرەجەی لەسەر بێ 2 دەرەجەی لەسەر بێ 3 دەرەجەی لەسەر بێ 4 هەتا پۆلی 12 هەر هەمووی کۆکەرەوە دابەشی سەتیکە قۆناق بە قۆناق ئەگەر هەر لە هەر 12 ساڵەکە زیرەک بوو بەڵێ حەزەکەی بیکە توبی لەیزەرە توبی نەیزەکە توبی نازانم فەزایە هەرچیەکە توبی کۆلێژی هەرچیەکە کێشەمان نییە بەڵام تۆ تەنها و تەنها ئەگەر لە ساڵێکا دەرەجەی هێنا
ئەوە تەواو ئەگە دەرەجەی نێناکەواتە گەورەترین جەنگی دەرونیە. ئەوە نییە خەڵک خۆی دەکوژێت، ئەوە نییە خەڵک بێتاقەتە بێت، ئەوە نییە خەڵک بێزار دەبێت، ئەوە نییە خەڵک بۆ نمونە ناڕەحەتە بێت. دایک و باوکەکەیە مانگی پێشوو تەلەفۆنم بۆ کاڵە کاک تۆ تا ئێستا 36 وەرەقەم تیا سەرف کردووە. 36 وەرەقە مامۆستا پیاوەکە زۆر حەزەکات ئەمرەیە بکات، ژنەکە ئەڵێ دکتۆر بۆ ئەمرەیەک ئەچم بە ئاسمانە چەند ساڵە 36 وەرەقەی لە مناڵەکەی سەرف کردووە بۆ ئەوەی لە پۆلی 12 دەرەجە بێنێ کە ڕەنگە دەرەجەش نێنێت 36ەکەشی بەزایە بچێت. بۆ ئێمە جەنگی دەرونیە بەداخەوە. هەی داماوانە منیش لە ئێوە داماوتر زوو پێمان دەوترێت دەنگدان سوودی نییە. کاک ڕزگار تۆ لە مامۆستا سیروان تۆ لە حکومەتەوە نزیکی دەنگدان سوودی نییە، ئەمە گەورەترین جەنگی دەرونیە لەگەڵ دەنگ دەرما. گەورەترین جەنگی دەرونیە لە جیهانە، لەسەر ئەم کوردستانە باوڵ نەک جیهان لە کوردستانە. وشەی دەنگدان سوودی نییە گەورەترین جەنگی دەرونیە لەگەڵ گەورە و بچووکە ئاکرێت. ئێمە بە خۆمان نازانین هەمومان لە جەنگی دەرونیان بەڕێزان، هەمومان لە جەنگی دەرونی وەڵی هێشتا باشە ماوین بە قورئان نازانم مامۆستا بۆ یاغ ناکەم منیش بۆ یاغ ناکەم بەس هێشتا باشە ماوین لەم هەموو جەنگە دەرونیەی هەمووی جەنگی دەرونیە بە چواردەورتا کەواتە جاری وایە وشەکە، جاری وایە قسەکە، جاری وایە وتەکە. بۆ معلوماتی جەنابتان ئەزیزان، ئێوە دەزانن پرۆفسۆری یاریدەدەر لە کوردستانەکەی من و توە 4,500 وەرەگرێ بۆ 1 سەعات محاضەرە گەورەترین جەنگی دەرونیە. ئێوە دەزانن پسوڵەیەکی مەسئولێکم لەلایە لە یەک مەطعامێک 1760 دینار نان خواردنەکەیان بووە. 1760 دینار یەک جەلسەی نان خواردنی بووە. بەڵام منیش محاضەرەیەک بە 4,500 ئەڵێمەوە 1 سەعات پرۆفیسۆری یاریدەدەرم حکومەت مانگی 3 موچەی نەداوە، مانگی 4 موچەی نەداوە، مانگی 5 جواب بەڕێوەیە. هێشتا کە هی معاشی کە من محاضرم با بڵێن محاضەرەی ئیزافی دەڵێمەوە لە زانکۆی سلێمانی هێشتا هی مانگ یەکمان وەرنەگرتووە 4,500 کاڵی پارەی بێوەژنانێ. سوکایەتی نییە بە بێوەژنانە و سەر و تاجی سەرمانە، بەڵام بەقەت پارەکەی ئەوەش نییە کەەوە ئەو پەڕی جەنگی دەرونیە لەگەڵ بڕوانامەدارە دەکرێت، لەگەڵ شەهادەدارە دەکرێت. ئێوە جاری وا هەیە ئەڵێ نیت لە ماڵم ئاگات لە حاڵم هێشتا وا تەسەورەکەی ئەگەر بێت و بۆ نمونە مەسەن بڕوانامەت بەرز بێتتر جەنگی دەرونیت کەمترە بێت. نا جەنگی دەرونیەکەت زیاتر دەبێت. بەداخەوە بەرەو کۆتاکانە چم ئەزیزانی خۆم جارێکە وەزیر دێتە سەر تەلەڤیزۆن ئەڵێ ئەم ساڵ 12 سەعات کارەبا دابینەکەی من ئەو پەڕی جەنگی دەرونیە خەریکە جەڵدە لێمەدا دوای 30 ساڵ تۆ 12 سەعات کارەبا. من وەسفی هیچ شوێنێک ناکەم لە هەموو کتان خۆم بە کوردایەتی تر زیازانم. من لە 2009 لە سوودان بووم کارەبا بە کارت بوو بەخوا قەسەم. لە 2009 لە خەرتووم کارەبا بە کارت بوو. خێزانم تەلەفۆنێکە دەوی دکتۆر لە بازار بای 200 جونەی یان 100 جونەی یان 50 جونەی وحدە کارەبا بکڕە. تازە بە تازە من پێم بڵێ 12 ساعت کارەبات بۆ دابینەکە من لە جەنگی دەرونیام ئەگەر سرم سپی بوو جەڵدە لێمیدا ناقم مەگرێن. هەموو وەزارەتی پەروەردە تا ئێستا من هیچ سەتەلایتێکم نییە. من لە وەزارەتی پەروەردە دوور و نزیک مەشدارم. تا ئێستا من تەلەڤیزۆنێکی فەزایم نییە. ئێوە دەزانن بە نزیکەی 1 ملیۆن و ئەوەنە تەلەبە هەیە لەناو وەزارەتی پەروەردەیە، بە نزیکەی 150 هەزاریش مۆزەفەیە. یعنی ئەگەر بە مۆزەفەکانەوە لەگەڵ تەلەبەیە بەس باسی وەزارەتی پەروەردەکەی وەزارەتی پەروەردە بە نزیکەی ڕوبعێکی کوردستان لەناو وەزارەتی پەروەردایە. بیمە سیاقە و گەرمیانی وتەنی تا ئێستا تەلەڤیزۆنێکی فەزاییمان نییە. محەلیەکمان هەیە ئەویش ڕەنگە هەموو شوێنێ وەری نەگرێت و ڕەنگە هەموو ماڵێ نەتوانی وەریگرێت. کەواتە من لە جەنگی دەرونیەم. من لە جەنگی دەرونیام کە تەلەڤیزۆنێکم نییە ئیش لەسەر دایانگەکە بکە، ئیش لەسەر باخچە بکە، ئیش لەسەر قوتابخانە بکە، ئیش لەسەر مامۆستا بکە. بەڵام خۆتان چاکەزان هەر حیزبۆچکەیەک بۆ خۆی 8 تەلەڤیزۆن و سەتەلایتی هەیە. کەواتە من لە جەنگی دەرونیام. لەوەش داماوتر حاڵم بە حاڵتان نەبێ و حاڵتان بە حاڵم نەبێ. من مۆزەفی خوێندنی باڵا تا ئێستا هیچ تەلەڤیزۆنێکمان نییە. تەلەڤیزۆنێکمان هەبوو لە زانکۆی پۆلیتەکنیک لە سلێمانی. تەسەور بکەن پارە و ساڵانەکەمان بۆ نەدرا، حکومەت دەستی خۆش بێ پێی داخستین و تیچکەوە ساڵانەکە تازە ناکەن. و بابە من زانکۆی حکومیم، من خزمەتی خەڵکەکەم، من بەرنامە پێشکەشەکەم. تۆ بڕۆ بۆ تەلەڤیزۆنێک دای بخە کە سوودی نییە قەی ناکە. چۆنە بێت تەلەڤیزۆنی من داخی لەبەرەوەی من 10 ملیۆنەکەم نییە ساڵانە بۆ تازەکردنەوەکە. بۆیە هەمومان لە جەنگی دەرونیان ڕەحمەتی خواتان لێ بێت. ئەزیزان باوکی من کە نزیکی خانەنشینی بۆ اینجا جەنگی دەرونی دەستی پێکرد. سبحان الله بێ بەعکسی ئومەتی محەممەدەوەی نێمە خۆیە بێ کە بەرەو خانەنشین چووی اینجا کەتر بڵێ جەوم هەیە شەبەکەم فولە ئیسراحەتەکەم ڕەنجی 30 ساڵە چنمەوە. بەڵێ
کەسەکانی من لەم کوردستانەیە لە دواوی کە تەمەنیان گەورە دەبێ و لە خانشین نزیکە بنەوە ئینجا ماڵ وێرانە بن بۆ معاشەکەی دەبێ بە یەک لەسەردا معاشەکەیشی 3 مانگ جارێ وەرەگرێت و زایدن بۆ حاڵەش وەرەگیرێت کە ساڵانە چەندانەیەکمان لەسەر لە کاتی موچە خواردنە وەرەگرێت بۆ ئێمە لە جەنگی دەرونیان دوای 30 ساڵ خزمەتکردنی ئێوە دوای بە 1000 حاڵ بە بێتاقەتی و ناڕەحەتیات چیتان بۆ باسکەم ئەزیزانی خۆم کاتێک کە بەدایکێکی مناڵی ئۆتیزم دەوترێت مناڵەکەت لە کوردستان چاک نابێتەوە من لە جەنگی دەرونیام کاتێک کە مەسئولێکە بینم دەچێت بۆ خارج بۆ دەرەوەی وڵات بۆ چارەسەر منی بەختیار لە جەنگی دەرونیام باشە بۆ لە کوردستان چارەسەر نەکرێ باشە بۆ بچێ بۆ ئوردن 2 کۆڵان و نیوە بۆ بچێ بۆ مەلیک حوسێن کە داماوە هیچی نییە هەر بە سوال و سیاقابی دەبێت بۆ لە کوردستانی خۆما ئەو چارەسەرە نەبێت کە لە ئوردن هەیە لە شوێنانی تر نییە بۆ ئێمە هەمووی جەنگی دەرونیە ئەزیزانی خۆم بۆیە ئیشی لەسەر دەکەم و کاری لەسەر دەکەین وە ئیشتان ئیکارتان قسەتانە سەرەوە بێ ڕێکخراوی خاڵ بەرەو کۆتاکانە چم ڕێکخراوی خاڵ دەبێ ئاگادار بێت ڕۆژ بە ڕۆژ خیانەت زۆرە بێت جەنگی دەرونیە بۆ کچەکانمان ڕۆژ بە ڕۆژ کە خیانەت زۆرە بێ چکەوە هەندێکمان واتە سەورەکەین جەنگی دەرونی هەر ئەوەیە کە لە هەواڵێکا لە تەلەڤیزۆنێ لە شتێ بوترێ هەر بۆ خۆی زیادبوونی خیانەتی خێزانەکان جەنگی دەرونیە خیانەتی پیاوەکان جەنگی دەرونیە بۆ ئافرەتەکان ئافرەت داماوە کونە مشکی لێ بۆ بە قەیسەری ئافرەتێک لەم چەند ڕۆژە تەلەفۆنم بۆ کاڵێ پاسوەردەکەم ناداتێ خەریکە جەڵدە لێمەدا ئێ باشە پیاو هەواڵە بەخوابی ئەگەر کوردەواری ئەڵێ تڕناشکە لە خۆی بەشکە ئەگەر تۆ هیچ لە هیچ چار نەبێ بۆ پاسوەردی نادەیتێ هەواڵە بەخوابی ئێمە جەنگی دەرونیە پیاوەکان باوکم وەڵڵای نەدانی پاسوەرد بە ژن جەنگی دەرونیە بڕۆ بە هەر 4 مەزەبەکە جەنگی دەرونیە ئەڵێ ئەو مۆبایلە ئەبات و ئاوا ئەڵێ بێنە پاسوەردەکەیم دەڕڵێ نادەمێ ئەوە تایبەتە کە ئەڵێ تایبەتە ئەو ئەوەنی تر نییە جەڵدە لێدا بۆیە جەنگی دەرونی زۆر لە شتە گەورەکانە لە یەکی مەدەنەوە شتە بچکۆلەکانی جاری وایە جەنگی دەرونیە سۆشیال میدیا ئێستا جەنگی دەرونیە و کۆتا خاڵ و خواویزی لە ئێوە دەکەم ئەزیزانی خۆم ئەگەر پرسیارێکی ترە بێ ئەویش ئەوەیە کە ئەزیزانی خۆم بۆی جەنگی دەرونی بەس پێناسەکەی جەنگی دەرونیتان پێ بناسێنم کۆی نەکەنەوە وەکۆڵی قەتیسی نەکەن لە یەک شتێکە دانیال لێرنەر قسەیەکی زۆر جوانیە تەمان یەکەم کەس بۆ کە کتێبێکی بە ناوی جەنگی دەرونی داناوە دەڵێ لە یادتان نەچێت جەنگی دەرونی 3 جۆری هەیە سپی هەیە خۆڵەمێشی هەیە ڕەشی هەیە هەندێک جەنگی دەرونیە سپیە بەڵام معقولە قسەی باش و چاک و مەزبوط و ڕاستی دەڵێ ڕاستی ئەمەش هەر جەنگێکی دەرونیە بۆ هەندێک کەس کە بە دڵی نییە میزاجی پێتێکە چێ سەر و دڵی گیرێ زەختەکەی پێ بەرز دەبێتەوە شەکرەکەی ئەفڕێ بەس تا ڕادێک جەنگێکی دەرونیە چی بکەی مە جەنگێکی سپیە دەبێ بکرێت بەڵام لەو پیستر و خراپتر جەنگە ڕەشەکەیەکە ترش و تاڵ و وەکۆڵێت هەمووی تێکەڵ دەکرێت و هەمووی قڵب دەکرێتەوە بەڵام جەنگێکی تر هەیە گەنجە جوانەکان لەسەر ئێوە زۆر کاریگەری هەیە دوای مامۆستاکان باسی دەکەنەوەش بریتێ لە جەنگی خۆڵەمێشی تێکەڵاوکردنی ڕاستی لەگەڵ ناڕاستە باش لەگەڵ خراپە و تەندروست لەگەڵ ناتەندروستە ئەمەش بۆ خۆی جەنگێکی ترەکە بەداخەوە گەر جەنگی دەرونی بناسن وەگە چواردەوری خۆتان بناسن ئەمانە هەمووی لە چواردەورمانەیە سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان